نە حکوومەت حکوومەتە و نە پەرلەمان گوێکان کەڕن و چاوەکان کوێر لە ئاستی ژیان و بار و دۆخی هاوڵاتیان نە لە پڕکردنی گیرفان و گەندەڵی و دزی. داخەو ئەم خولە و خولی پێشوش هیچ شتێک لە ساڵەکان قانونی بوجە لە کوردستانە نەهاتووە و پەرلەمان تەزیقی نەکردو. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی هەرێمی کوردستان نایەنە هەڵەبجە، نایەنە سلێمانی، حتا یەتە بازیان نایەتە سلێمانی. بۆ لە کوردستانە ئێمە نیزاممان نییە، دەسەڵاتمان نییە، ئێمە هێزمان هەیە. ئەوەی کە تەحکومەکە لە کوردستانە هێزە. ئەو ئیشانەی کە پەرلەمانتار و پەرلەمان هەیەتی ئێوە بۆ نەتان کرد. ئێمە هیچمان پێ نەکرا بەداخەوە. دوجار پەشیمان بوویتەوە لەوەی کە بووی بە پەرلەمانتار. هەر من نایانی بەشی زۆری پەرلەمانتارەکان پەشیمان بووی، نەمانەزانی چی بکەین. ئەی بۆ قوڵتان کرد. تۆ هیچ پەیوەندیەکت بە گۆڕانەوە ماوە؟ وەکەوەی کە من لە ئۆرگانێکی گۆڕانە ئیشکم نام، قیادی گۆڕان، بزوتنەوەی گۆڕان، پێچەوانی هەموو حزبێکی سیاسی لەسەر عەرزە پێی خۆشە تۆ بڕۆی، یعنی تۆ کادرێکی گۆڕان بی زۆر مەمنونیشتن بڵێ من وازم لە گۆڕان هێناوە یان تێبینیەکم لەسەر گۆڕان هەیە. یعنی زۆر کادەوترێت گۆڕان لەگەڵ گورگە ئەخوات و لەگەڵ مەڕی شاشی نەکات. ئێمە قسەمانە کرد لە دەورەکەیە، بەڵام ئێمە هیچمان بەدەستەوە نەما بوو، تەنها قسە بوو. دەردێگەیە لە ناو گۆڕانە. بۆ نمونە وەزیر ئەنێرێتە ناو حکوومەتەوە بە گۆڕانی ئەینێرێ لەو سەرەوە بە پارتیەتی بۆیێت. پەرلەمانتار ئەنێرێت بە هەمان جۆر. ئەمە کێشەکە لەوەیە کە نەوشیرا مستەفا نەیتوانیوە کارەکتەر دروستکات، یاخود کێشەکە لە شەخسەکانەوەیە، یاخود بەڕاستی کوڕەکانی نەوشیرا مستەفا و بەرپرسانی ئێستەی گۆڕان ئەم واقعیان دروست کردەوە. کاگمشان خۆشی ئەترافێک کە موفق نەبووە لە اختیارکردنی شخصە. دەستە گۆڕان لە 65 دەنگەکانی لەدەستاوە، دەنگدەری لەدەستاوە. پەرلەمانتار لێی جیابێتەوە، یعنی زۆرینەی لەو پەرلەمانتارانی کە پێشووتر لەگەڵیان بە تۆشەوە ناڕازین لە سیاسەتی، ئەوانەی کە ئێستا لەگەڵیان، یعنی ئەم سەرکردایەتی خەریکی چیە؟ بەشی زۆری بڕیار و هەنگاوە سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان بە درێژایی 2-3 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا ڕێک پێچەوانەی خواست و ویستی دەنگدەرەکان. دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ بێستون فایق، پەرلەمانتاری پێشووی گۆڕان، لەگەڵ مابێت.